تۆ کیم دەدێ؟ ئەم کاتتان باش لە دووەم ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی لەگەڵتانداین دیارە دەستپێکی ئەم پێشانگایە بەداخەوە هاوکات بوو لەگەڵ کۆچی دوایی دکتۆر فرسە سۆفی پارێزگاری هەولێر هەر بۆیە ئێمە لەم دوو ڕۆژەدا زۆرترین هەروەکو لە شاشەی کوردستان 24 دەبینین زۆرترین باس و تەوەرەکانمان لەسەر کۆچی دوایی جەنابیان بوو. بەڵام ئەمڕۆ لە دووەم ڕۆژی پێشانگاکەداین هەروەکو ڕۆژی یەکەمیش ئەگەر چی لێرە پەتای کۆڕۆنا بەگشتی لە جیهان و لە کوردستانیش تا ئاستێکی زۆر بەربڵاوەوە خەڵک هەوڵ دەدەن خۆیان بپارێزن لەگەڵ ئەوەش بەڵام تا ئاستێک قەرەباڵغیەک بە پێشانگاوە دیارە ئەگەرچیە من کە قسە دەکەم لەگەڵ ژوور و چاپ و بڵاوکراوەکان ئەو قەرەباڵغیەکە هەیە بەو مانای نییە کە هەمویان کتێب دەکڕن یان کتێب لەگەڵ خۆیان دەبنەوە و ئەوەژ یەکێک لە کێشەکانی ئەو دوو ڕۆژەی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانیە. بەڵام هەروەکو ئاگادارن لە هەولێریش لە زۆربەی پێشانگاکانی کوردستان تا ئاستێک دەبینی کە هەندێک باسی فکری لە نێو پێشانگاکاندا ئەگەریش هەبن بەڵام خوازیاریان زۆر کەمە. وەکو پێشتر ئەو ژوورانەی کە لە وڵاتانی دیکە بەتایبەت وڵاتانی عەرەبیدا لێرەنەوە ئەو سەرچاوایانەی کە زۆرتر سەرچاوی ئاینینە بڕە و پێشوازی زۆرتریان لێکراوە لەلایەن ئەو خەڵکی کە سەردانیان دەکات. هەر بۆیە ئەوڕۆ لەم بەرنامەیەدا کە لەگەڵ ئێوەی لەو کاتەیە کەمێکە لە بەردەستمانە لەگەڵ بەرپرسی یەکێک لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە کە زۆرتر کاری فکری و فەلسفی دەکا قسە دەکەین بەڕێز ئەنوەر حوسێن بەرپرسی دەستگای ئایدیا یەکێک لەو کەسانەیە کە ساڵانێکە لە بواری فکریدا ئێوە هەوڵ دەدەن کە خەڵک یان خوێندەران ئاشت بکەنەوە یان ڕابکێشن بەلای ئەو باسانەدا. من با لەو پرسیارەوە لە جنابەت دەست پێ بکەم بۆچی هەز دەکرێت کەمتر لەو ژوورانە خەڵک داوای کتێب دەکا کە باسی فکری فەلسفینە بەڵام هەندێک بابەتی دیکەی ئاینی لێرە بڕەویان زۆرترە. ئەو باسە هۆکارەکە کتێبەکانن یان خواستی خەڵک یان خواستی خوێنەران لەسەر باسی فکری کەمترە. زۆر سپاس کاری جواد بۆ جەناب و بۆ ژنەکەی بچوار لە ڕاستیە خۆی پێشەوەی کە خەرسەرەوە بکەین کە مەسەلەن بۆچی خوێنەری کتێبە فکری و فەلسەفیەکان بەگشتی لە کوردستان کەمە بە پێچەوانەوە هەندێک لە کتێبەکانی تر ڕەنگە خوێنەریان زۆرتر بێ. یەکیانەوەیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە هوشیاری کۆمەلگای کوردستان تاکی کۆمەلگای کوردستانەوە بەداخەوە کۆمەلگای کوردستان بۆ پێی زۆرتر کۆمەلگایەکی دینیە و ئەم تێڕوانینە سەقەتەی کە هەیە پێی وایە فەلسەفەتشی دینە و پێی وایە فەلسەفەکاری کە لە ڕاستی داوانیە لە ڕاستی داوانیە پێی وایە فەلسەفەکاری دژایەتی دین و دژایەتی ئاینەکانە یا بە پێچەوانەوە پێیان وایە کە ئەوانە زۆرینەی ئەو فەیلسوفانە فەیلسوفێکی بێباوەڕن کە لە کاتێکش ئەمە دروست نییە وایە هەمیشە بانگەشەی ئەوە کراوە کە فەلسەفە ناتوانێت پێویستیەکانی کۆمەلگا بکاتەوە لە کاتێکا ڕێک پێچەوانەکەی ڕاستە. پێش ئەوە ویستم بڵێم کە بەداخەوە لە کۆمەلگای کوردستان کاک جواد بەپێی هەندێک بە دوواداچوون من کردومە خەڵک زۆر زۆر کەمە خوێنێتەوە یعنی بۆ مەعلوماتی جەناب لە هەر 23,000 کەسێکە خوێنێتەوە لە کوردستان کە ئەم ڕێژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیارەکانەکە لەسەری بوەستن و ئەمە بەتەنها لە کۆمەلگای کوردستانە لە کۆمەلگای لە وڵات بە هەموو وڵاتانی عەرەبی ساڵانە ناتوانن بەقەد ئیسرائیل کتێب بکەنەوە بە هەموو وڵاتانی عەرەبی ناتوانن بەقەد یۆنان کتێب چاپ بکەن و ئەمە بۆ کوردستانیش ڕاستە. بەداخەوە کە چاپکردنی کتێب و فەرهەنگ و بڵاوکردنەوەی ئەدەبیات و کولتور و فەلسەفە لە کوردستانە بەو پێی کە زۆر هەوڵەکان شەخسیە و فەردیە و حکوومەت باربۆی ناکات دەعمی جدی ناکات. بەس کاک ئەنوەر هۆکارەکە چیە زۆر باسلەوەی کراوە کە ڕەنگە حکوومەت بەرپرس بێ یان وەزارەتی خوێندنی باڵا یان وەزارەتی پەروەردە یان ناوەزارەتی ڕۆشنبیری چی شتێک وای لێ کردووە کە خوێندنەوە لانی کەم لە خوێندنی باڵا و لە پەروەردە لای تاکی کوردی ئەوەندە خۆشەویست نەکرێت کە بتوان بەلای خوێندنەوە دابچێت بەڵام هەشن باراستێکی دیکەدا و خەریکن دەخوێندنەوە ئەوانەی کە بەحسی سیکولاریتەیە کەمتر بەلایەدا دەچێت. ئەزانی کاک ژێوار ئەمە ئەسلی گرفتە ئەسلەکە ئەوەیە تاچی کوردی لە قۆناغی سەرەتاییەوە لە کاچێتە خوێندن و قوتابخانە و خوێندنگاکان
لەوێ وەڕقی لە کتێبە بێت مناڵی سەرەتایی لە یەکی ابتیدایی وەڕقی لە خوێندنەبێتەوە بۆ یەکێکیانەوەی کە خودی خوێندنگاکانیان لە شێوەی زیندان دروستکراوە ئەمانە بەشێکی زۆرێکی سەردەمی کولتوری باسە ئەم خوێندنگایانە لە ژوورێکایە بەس کورسی و مێزێکی تایە و هیچی تریتیانە چوار دیوارە لەبەرەوە خوێنکار خۆی لەم جەوا وەڕزە بێ ئەمە یەک دووهەم لە بیدایەتەوە مەسەلەن مناڵەکان ڕاناهێنرێن لەگەڵی کتێبیان خۆش بوێ جاوە هۆکارێکی ئەوەیە کە بەشێکی خەتای سیستەمی پەروەردەکەیە دومیشی ئەوەیە مەسەلەن ساڵانی ڕابردوو لە یەک و دوو سێ ئیبتیدای ئەیان خست خوێندکارەکانیان نەخست لە کاتێکا لە وڵاتی کوردیابان تا چەند ساڵیش ئەم خوێندکارە باسی ئەوی لەگەڵ ناکرێتەوە یا دەرجیان نەکەوتووە بۆی کە مەسەلەن معنەویەن ڕوحی معنەوی بە قووەت بێ قسە لەسەرەوە نەبێت تاوەکو وردە و دەکرێرە بێت ئەمە یەکی ابتیداییەوە ئەی خەنیتر لەبەرەوە ئەم مناڵە یعنی ئەوەندەی پێدوایە ئەوەندەی تاقیکردنەوە و پیوز و دەردەچی و دەرناچی و ئەو حربە نەفسی کە دەگەڵ خوێندکار دەکرێت زۆرتر خوێندنەوە وەک شەڕێک سیر دەکات تاوەی کە خۆشەویستە بەلایەوە لە مناڵیەوە کە لە ڕقی لە کتێبەوێت مەسەلەن تەسیری داهێنە دوایی نابێ خوێنەری کتێب ئەوەیەکی جدیەکی تریشی بەداخەوە ئەو جۆ فەزا سیاسی کە لە کوردستان هەیە مەسەلەن بە هەر کەسێکەڵی کتێب چی لە معاناتی من کە بەکاتەوە ئەم قسەیە ڕاست نییە بەڵام دیوە هۆکارە مادیەکەی ڕەنگە خەڵک نەتوانێت کتێب بخوێت بە نەزەری من بۆی بارودۆخی هابوویەوە بەڵام ئەسڵەن ئەوە کتێبەکە ئەتوانێت سەرچاوی فکر و ذهنیەت و بیرکردنەوەی ئێمە بگۆڕێت ئەوە کتێبەکە ئەتوانێت جا ئەو باسی کە جنابت کردێتەوە دەکرێت ئەوە ئەمەن دێرش دەبینم لە پێشانگا کۆمەڵک گەنجەنە ناوەندی دوای ناوەندینە تەنانەت من هەندێکیان بینی لە وەها ئاخافتی زەردەش دەگەڕان بۆی کە بیکڕن ینی پێشەوە کە بچنە قۆناغی زانکۆش بەڵام زۆر جاران ئەو حەزش کە هەیە لە دوای ناوەندی و دەرناوەندی لە زانکۆ حەز دەکرێت لەبار دەبدرێت ینی بە شێوەیە کە خوێندنەوە هاوتەری کراوە لەگەڵ دامەزراندن خوێندنەوە هاوتەری کراوە دەگەڵ بازاری کار کە دەبینی کە لەو خوێندنەوەیەدا ئەو ئامانجێت دەستناکەوێت لە کۆی پرۆسە ڕۆشنگیریەکە پاشەکشێ دەکا پێتان وایە ئەمە ناکرێت بەشێک بێت لەو عاجزبوونەی تاکی کورد کە لەگەڵ کتێب و خوێندنەوە هەیەی دروستە ینی بەشێکی ئەوەیە بەداخەوە وەکوتم چۆن لە سەرەتایی لە قۆناغەکانی سەرەتایی لە خوێندن مناڵەکان لە کتێب نیگەرانە مەسەلەن ڕقیان لە کتێبە بێتەوە مەسەلەن تا ئەمە مەرحەلەیە تا زانکۆکەی مانگەکانی ژەڕوە بۆ معلوماتی جەنابەت مەسەلەن بەشێکی زۆر لە زانکۆکان لەسەر وەستاوە کە ماستەر و دکتۆراکانیان بە شێوەیەکی ئەکادیمیوانە بەڵام وەرە بزانە لەوانە چەندێکی مەسەلەن لەناو ئەو چاپکراوانی ئەم پێشەنگایە هەیە سەتایەکیشی نییە بۆ لەبەرەوە بەڕاستی ئەوانە پێوەست ئەوانە هۆکارەکەی ئەوە نییە کە بگەڕێن بە دوای سەرچاوە و پێدانی زانیاری و مەعریفە بە تاکەکانی کۆمەلگا هۆکارەکەی بریتە لەوەی کە چۆن نمرەیەک بەدەزەقا چۆن ئەوەی کە پلەیەکی ماستەر و دکتۆرا بەدەزەقا نەک ئەوەی کە مەسەلەن ئێمە بۆ معلوماتی جەنابەت ئەتوانم بڵێم هەزاران کێشە هەیە کە نامەی ماستەر و دکتۆرا ئەتوانێت لە کوردستان یەک لای کاتەوە ساغی کردووە دەستیان بۆ ئەمانە نەبردووە دەستیان بۆ شتی سادە بردووە کە ناتوانێت مەسەلەن بەشێکی زۆری ئەو کێشانە و ئەو خەیاڵ و بیر و بۆچوونەیە ئەو جەدەل و پارادۆکسێک کە لەناو خۆشەویران و کۆمەڵگەی کوردستانەیە ساغی بکاتەوە بەداخەوە مەسەلەن لە هەموو دنیا بەشێکی زۆر لە زانکۆکان ئەم ڕۆڵابینن و بەشێکی زۆر لە زانکۆکان دەعمی ئەم پرۆژانەکەن بەڵام بەداخەوە لە کوردستان وەکو مەسەلەن خۆی پرسەکانی تر زانکۆکانی ئێمە نەیانتوانێت ئەم ڕۆڵە بژێڕنیانی بۆ معلوماتی جەنابەت ئەوەی کە ویستم بڵێم لە وەزارەتە حکوومەتە دامەزراوەیە مەسەلەن لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ساڵانە پێشەنگای فرانکفورت هەموو ساڵ پێشەنگای فرانکفورت کە لە مانگی داکرێتەوە دەوڵەت بە هەموو ئیمکاناتی دێتە پشتی وەزارەتی ڕۆشنبیری و کولتوری ئەو وڵاتە بە هەموو ئیمکاناتی دێتە پشتی وەتەنانەت بۆ یەک وڵات ئەو ساڵە کە میوانداری پێشەنگاکاکە 5 ملیۆن دلار خەرجیەدا بەڵام داهاتێکی میلیاردیشی دواتر هەیە لە پشتەوە چەند ساڵ لەوە پێش مەسەلەن کاکدیوە لە 3 ساڵ لەوە پێش مەسەلەن جۆرجیا میوانداری کرابوو بۆ پێشەنگای فرانکفورت 5 ملیۆن دلار خەرجی کرد بۆ وڵاتە بۆچی بدەن یەکێکیانەوە کە خۆی بناسێنن لە ئەو پێشەنگانی دەوڵەتی گوێ یەکشانەوەی ئەم دەوڵەتە داعمی کولتور و فەرهەنگ و کتێب و ئەوە بەس کاگەنوەر باسێکی دیکەش هەیە کە لە کۆتاییەکەەوە باسی بکەین باسی ئەوە کە خودی زۆری بیۆری کتێبەکانە ئەنی جەنابەت حەز ناکەی لە پێشانگای جاوە بۆ سینەماش هەر ڕاستە ینی ئەو هەموو پێشانگایی کە لە کوردستان دەکرێتەوە لە نەتیجەدا ئێمە خەریکین ئەرز و پێشانگا دەکەینەوە بۆ بەرهەمی غەیری کوردی ئەوەندەی کوردیە بەڕاستی لەو پێشانگایشدا تا ئاستێکی زۆر ئەوە دەبینی پێتان وایە ئەو زۆری بۆری لە کتێبخانەی کوردیدا هەیە
بێزار ناکە ئەو کەسێک کە بە دوای کتێبێکدا دەگەڕێت کە دەستی بکەوێت لە نەتیجێدا کە دەگەڕێ لە 100 کتێبدا ڕەنگە 2 کتێبی ئەوەی دەست نەکەوێت کە ئەوەیە کە دەی هەوێ بەڕاستی لەو بینەدا سەری لێ ناشێوێ بێگومان کاژیار ئەوە دقیقە بەڵام تۆ با پێشەوە ڕخنە لەوەی با بڵین با هەبێ لەوەی کە نەبێ باشترە ئەمە یەک دووهەم پرسی پرۆسەی چاپکردنی کتێب و کولتور و فەرهەنگیش لە کوردستان وەکو پرسە سیاسیەکانی تر دەستی وڵاتانی منتەقەکەی تایە مەسەلەن وڵاتانی منتەقەکە بەشێکیان یا باڵم ئێستا ئەتوانم لێرە بۆ دەستنیشانکەم پشتیوانی لە چەند خانەکەن پشتیوانی لە چەند دازگا و دامەزراواکەن بۆی کە نەهج و سیاسەتی ئەوان بەرێتە پێش کە نەهج و سیاسەتی ئەوان لە ئەسڵدا بەشێکی پەیوەندی هەیە بۆی کە باشی زۆری لەو کتێب لەو ژوورانە کە لێرەدا هەیە کتێبەکانیان کە لاپەڕەیەکەمی هەڵدەدەیەوە نووسراوە چاپ فڵان وڵات چاپ بە هەر حاڵ ئەمە گرفتێکی ترە بەشێکی لە کوردستانە بەداخەوە چاپخانەی باش نییە کە نەیتوانیەوە نرخەکەی گرانە بەڵام قسەکە لە ڕووی ینی کاریگەری فکریشیان و کەلتوریشیان هەیە کاریگەری فکری و فەرەنگیەوە ئەوەندەی کە مەسەلەن دژی هەرێمی کوردستانن ئەیانەیە لەم ڕێگایشەوە وەکو چۆن لە دیوە سیاسیەکە و دیوە ئابوووریەکە دیوە ئەمنیەکەیەوە ئەیانەیە مەسەلەن هەرێمی کوردستان نابودکەن لەم ڕێگایشەوە ئەیانەیە لە ڕێگای کتێب و بەرنامە و فەرهەنگ و کولتورەوە ئەیانەیە مەسەلەن کۆمەلگای کوردستانی بەلاڕێدا بەرن بەداخەوە کە ئەمانە بتەوێ یان نەتەوێ هەستی پێ بکەی یانێکی کاریگەری یعنی ئەم ڕۆڵی کە ئەم وڵاتانە ئیجێڕن لەڕی کتێب و فەرهەنگەوە کەمتر نێ لە ڕۆڵی کە لە ڕووی مخابراتی و ئەمنی و ئابووری و ئەیانەیە کوردستان نابوو و ئەمە دیوێکی تریشی لەوەش خەتەرەوەیە کە هەندێک زابی وەکو ئیخوان موسلیمین ڕۆڵی گەورەیانەیە لە دەعمی ئەم ڕۆژانە داخەوە کە لەبەر ئەوەی کە جەنابن لە بیدایەتی بەرنامە کەوتن لە بەرامبەر ئەم دیلایەنەیە دامەزراوەی فکری و دامەزراوەی ڕۆشنگەری و دامەزراوەی فکر و لارەومەدەنی و ئەلمانی لە بەرامبەر ئەمانە وەکو پێویست نەیتوانین وەڕۆ بجێڕێ مەسەلەن دیقەت بە دەستگاکەی ئێمە لە 2004ەوە کارەکە بە ڕەنگە یەکەمین دەستگای فکری بێ لە کوردستان ئێمە کاتێک کە ڕیکلام بۆ کتێبەکانمانەکەین مەسەلەن ئەوانەی کە هینەکە ئەڵێ نووسیویانە بەشێک لەو کۆمنتانە بەداخەوەیە کە کتێبەکانی ئێوە دژی دینە ئێوە ملحیدن لە کاتێکە مەسەلەن ئێمە فەرهەنگی کەژۆکە بیخێنەوە فەرهەنگە یەک دیێمەشیتیانی یەک کەلیمەشیتیانی کە دژی ئیلحاد و مەسەلەن دژی دین بێگومان وایە ئەمە بە نەزەری من بۆچوونێکە بڵاو کراوەتەوە کە پێویستی بەڕاستکردنەوەیە و کۆمەلگای ئێمە پێویستی بەوەیە کە مەسەلەن کتێبە فکری و فەلسەفیەکان و کتێبە باشەکانی دنیا چاپ بکات بڵاو بکاتەوە بە تەئسیر لەسەر خوێنەردانی و تەئسیر لەسەر کۆمەلگادانی زۆر سپاس کاگەنوەر بەڵێ ئێمە من دێمەوە بۆ لاتان لە ستودیۆ کوردستان 24 زۆر سپاسی کاگەنوەر حوسێن دەکەم بەسەر پرشتی دەستگای ئایدیا بۆ چاپی و پەخشی کتێب ئێمە لە نەشتەکانی دیکە و لە ڕۆژانی داهاتووشدا لەگەڵتان دەبین هەر خۆش بوو دەگەڕێمەوە بۆ لاتان